ئەتوانی قژت باڕۆکەی بۆ دانیت ئەوەی وا پێڵن باڕۆکە باڕۆکە وەکو کەڵاو وایە برای شرینم هەندێک لە مامۆسایان الله عالم تۆزیە بە هەڵە لە مەسئلەکە حاڵی بوونە پێیان جائیز نییە ئەوەی کە جائیز نییە لە شەرعا وەصلە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعن الواصلات والمستوصلات کە باس ئەکا نەفرەتی خوا لەوەی کە قژ ئەگەیەنێ بە یەک ئەوە لە سەردەمێکا بووە ئافرەت قژی کورد بووە چووە قژی لەم لاولا کڕیوە پەیای کردووە بە نەوع دەرمانی نووسانوتێ بە قژیەوە ئەوەیان جائیز نییە ئەمما ئەگەر کەسی ئەسڵعە بە هۆکاری نەخۆشیەوە باشە بە هەر هۆکارێکەوە ئەچێ باڕۆکەیەکە کاتە سەریەوە قژێکی بۆ دائەنێن ئەمە وەکو کڵاوی حسابی بۆ کرێت کاتێک کە خۆی شۆری بە لەزگەیە لای ئەدات احتیادی ئەو کاتە غوسڵەکەشی دەرەچێ و ئەو کاتەشی کەوە دەزنێژ ئەشوەریە مەسح لەسەر ئەو باڕۆکەیەکە هەر دروستە وەکو چۆن مەسح لەسەر ئەم عەمامەی من دروستە باشە قوربانگیان